بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 58. لەو لاپەڕەیە گەیشتمە کاتی دەستپێکردن دیار بکە. پرسیاری 24 کاتی کۆتاییم هەیە کاتژمێر 11:10 خولەک پێش نیوەڕۆ ماوەکەش 1 کاژێرە. ئایا کاتەکە کەی دەستی پێ کردیا؟ ئەو کاتژمێرەی دەینم 1 کاژێری لێ دەردەکەم. کاتژمێرەکە لێرە دەنووسمەوە 1 کاژێری لێ دەردەکەم. خولەکەکانی کاژێرەکەی 00 کاژێر لەژێر کاژێر دەنووسرێ خولەک لەژێر خولەک. ئێستا لە لای ڕاست 10 کەم 00 هەر 10 دەنووسرێتەوە لێرە. ئەوجا 11 کەم 1 یەکسانە بە 10 کەواتە کاتی دەستپێک کاتژمێر 2:10 خولەکی پێش نیوەڕۆ. پرسیاری 25 کاتی کۆتایی کاتژمێر 1:15 خولەک دوای نیوەڕۆ ماوەکەش 2 کاژێر و 30 خولەکە. هەتا کاتی دەستپێکردن یان کاتی سەرەتا ببینمەوە هەمیشە کاتی کۆتایی کەم ماوە. یەک و 15 خولەک کەم 2 کاژێر و 30 خولەک چونکە کاتی کۆتایی دوای نیوەڕۆیە و لە کاتی لێدەرکردن دەبی ئەو کاتەی کە هەمە ئەو کاژێرە کاتژمێر 1 چونکە دوای نیوەڕۆیە 12 کاژێری لۆ زیاد بکەم. واتە دەبی ئەو یەکە کۆی بکەمەوە لەگەڵ 12 کۆ 1 یەکسانە بە 13 دەبی لێرە بنووسم 13. ئێستا تەماشای خولەکەکان دەکەم چونکە کەمکردنەوەیە پێویستە خولەکی کۆتایی هەمیشە زۆرتربی لە ماوەکە هەتا بتوانم لێدەرکردن ئەنجام بدەم. چونکە 15 کەمترە لە 30 ناچارم 1 کاژێری خورتکەمەوە کە دەکاتە 60 خولەک. 60 خولەک کۆکەمەوە لەگەڵ 15 60 کۆ 15 یەکسانە بە 75. ئەوجا لە جیاتی 15 بنووسم 75. ئێستا زۆر باشە دەتوانم لێدەرکردن ئەنجام بدەم. 75 کەم 30 دەکاتە 45. لێرە کاژێرەکە چونکە 1 کاژێرم خورد کردەوە 12 کاژێر مایەوە. 12 کاژێر لێرە مایتەوە 2 کەم 2 دەکا 0 1 لێرە دێتە خوارێ. ئێستا کاتژمێرەکەی دەخینمەوە کاتژمێر 2:45 خولەک پێش نیوەڕۆ. 2:45 خولەک پێش نیوەڕۆ. کاتی کۆتایی 1:45 خولەک دوای نیوەڕۆ ماوەکەش 4 کاژێر و 10 خولەکە لێی دەردەکەم بۆ دیتنەوەی کاتی سەرەتا. دیسان 12 کۆ دەکەمەوە لەگەڵ 1. دوازدە کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو یەکە
چونکە دوای نیوەڕۆیە دەکاتە 13. ئەو جا ئێستا لێ دەرکردن ئەنجام دەدەم 45 گەورەترە لە 10 زۆر باشە. 45 کەم 5 کەم 0 5 4 کەم 1 3 ئەو جا 13 کەم 4 دەکاتە 9 کاتژمێر 9 35 خولەک پێش نیوەڕۆ کاتی سەرەتا. بینووسەوە پاشان تەواوی بکە. پرسیاری 27 باش نەنووسرا بینووسەوە تەواوی بکە کەس تێناگا، بەڵام لێرە خشتەک هەیە، کاتی سەرەتا، کاتی کۆتایی و ماوەکەش هەیە. کاتی سەرەتا لێرە هەیە، ماوە هەیە، کۆتایی نییە، هەتا کۆتاییەکەی ببینمەوە. کاتی سەرەتا کۆ ماوە، کاتی کۆتایی لێرە دەنووسم 2 کۆ 3 و 5 2 کۆ 3 و 5 گرنگترین شت لێرە ئەوەیە کە ئەو پێنجەی کو دەنووسم. هەمیشە ئەگەر خولەکەکان 1 و 2 و 3 و 4 و 5 بوو نابی لە خانەی بەش لە ئەگەر ناوی لێنێ خانەی بەش لە دەیان نابی لەوێ بینووسم، هەرچەندە ناتوانم ئەو ناوەی لێنێم، بەڵام نابی لێرە پێنجی بنووسم. هەڵە دەبی هەمیشە دەبی سفرەکی دانێم، پێنجەکەی لێرە بنووسم لە خانەی بەش لە سەدان. ئێستا لێدەرکردنەکەی ئەنجام بدەم. 50 کەم 5 دەکات 45. 10 کەم 3 کۆیە لێرە ببورن، لێرە کۆیە. 50 کۆ 5 دەکات 55. 10 کۆ 3 دەکاتە 13. چونکە لە کوردی کاتژمێر 13 نییە، هەر هەتا 12 هەیە، لەبەر هەندێ ئەو 13 دەینم 12 لێ دەردەکەم 12 کاژێر 12 کاژێر و 00. ئەنجامەکە دەبیتە چ؟ دەبیتە 13 12 لێ بڕوا 1 کاژێر و 55 خولەک دەمینێتەوە. کەواتە کاتەکە چەندە؟ کاتژمێر 1 و 55 خولەک. کاتژمێر 1 و 55 خولەک دوای نیوەڕۆ. 1 و 55 خولەک دوای نیوەڕۆ. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە لە کاتژمێر 10 و بۆ ماوەی 3 کاژێر و 5 خولەک 10 و 50 خولەک بزانم ڕاستم کردیە یان نا. لێرە کاتژمێر دەبوو لەگەڵ کاتژمێر 10 و 50 خولەک 10 و 50. ئەگەر تەماشای ئێرەکەم نووسرایە 10 و 50 AM واتە پێش نیوەڕۆ. ئەو جا ئێرانەش دەکەمە 0 کاژێرەکان و خولەکەکان. پاشان دەچم ماوەکە چەندە؟ 3 کاژێر و 5 خولەکە. میلەکان دەسوڕێنم هەتا لێرە 3 کاژێر و 5 خولەکی دەبینم، ئەو جا ڕادەوەستم. ئەوە 1 کاژێر، ئەوە 2 کاژێر، ئەوە 3 کاژێر و 5 خولەک. 5 خولەکیش
ئەوها 3 کاژێر و 5 خولەک. ئێستا تەماشای دەکەم بزانم کاتژمێر لەسەر چییە، لەسەر 1.55 خولەک دوای نیوەڕۆ. 1.55 خولەک دوای نیوەڕۆ. لێرە نووسرایە 1.55 خولەک PM واتە دوای نیوەڕۆ. ماوەکەش چەندە؟ 3 کاژێر و 5 خولەک، کەواتە ڕاستە. لێرانە دەنووسم کاتژمێر 1.55 دوای نیوەڕۆ. دێمە ئێرە لەو خشتەیەی کۆتاییەکەم هەیە، ماوەکەشم هەیە، سەرەتایەکەم نییە، هەتا سەرەتای کاتی سەرەتا ببینمەوە، کاتی کۆتایی کەم ماوە 2 کەم 240. کەم 240 چونکە لێرە دوای نیوەڕۆیە 12 کاژێری لۆ زیاد دەکەم، واتە دەنووسم 2 یەکسانە بە 14، لێرە دەیکەمە 14. پاشان چونکە 30 خولەک گچکەترە لە 40 خولەک، ناچارم 1 کاژێری خورتکەمەوە بیکەمە 60 خولەک. 60ەکەی کۆبکەمەوە لەگەڵ 30 دەبیتە 90 خولەک. لێرە کاژێرەکەشم دەبیتە 13 چونکە خورت کراوە، کەواتە ئەگەر ڕەشکەمەوە ئەوانە دەنووسم 13. لێرەش دەنووسم 90. بەڵام دەبی بزانم ئەگەر لێم بپرسن کو دروستم کردیە. ئێستا لێ دەرکردنەکە ئاسانە. 90 کەم 40 یەکسانە بە 50. 13 دوی لێ بڕوا دەکاتە 11. کەواتە کاتژمێر 11:50 خولەک پێش نیوەڕۆ. 11:50 خولەک لێرە دەنووسم 11:50 خولەک پێش نیوەڕۆ. کاتی سەرەتا. لێرە کاتی سەرەتام هەیە چونکە بەرامبەری کاتی سەرەتایە. کاتی کۆتاییشم هەیە، ماوەکەم نییە، هەتا ماوەی ببینمەوە. هەمیشە کاتی کۆتایی کەم کاتی سەرەتا، واتە 2:22 کەم 2:45. 2:22 کەم 2:45. دیسان چونکە دوای نیوەڕۆیە 12 کاژێری لۆ زیاد دەکەم لە کاتی ئەژمێرکردن، دەبیتە 14. پاشان چونکە 22 کەمترە لە 45، کەواتە 1 کاژێری دەبی خورتکەمەوە، 14 دەبی بە 13. 22ش کۆی دەکەمەوە لەگەڵ 60، هەمیشە خولەکەکان 60 خولەکە، دەبیتە 82. لێرە دەنووسم 82. ئێستا 82 45 لێ بڕوا، 12 5 لێ بڕوا 7، 7ش ئەوە بووە 7، 4 لێ بڕوا دەکا 3. 13 دەی لێ بڕوا کاژێرەکان دەکاتە 3، کەواتە ماوەکە
دەنووسم 3 کاژێر و 37 خولەک 3 ک و 37 خ واتە خولەک. خشتەی بەرامبەر کاتەکانی یەکێک لە بەشە ناوخۆیەکان دیار دەکات. خشتەکە بەکاربینە بۆ شیکارکردنی ڕاهێنانی 28 هەتا 31. ئەو خشتەیە هەیە لێرە ڕێکخستنی کاتەکانی بەشی ناوخۆی لە خەو هەستان کاتژمێر 6:42 خولەک، چون بۆ خوێندنگە کاتژمێر 7:35 خولەک، گەڕانەوە لە خوێندنگە کاتژمێر 11:43 خولەک. هەمویان ئەوانە پێش نیوەڕۆ. ئەوجا یاریکردن کاتژمێر 3:28 خولەک پاش نیوەڕۆ، خواردنی ئێوارە کاتژمێر 6:51 خولەک دوای نیوەڕۆ، نەک پاش نیوەڕۆ دەبی بنووسین، دوای نیوەڕۆ ببورن. کاتی نووستن 9:30 خولەک دوای نیوەڕۆ. ئێستا دەچم پرسیارەکان دەخینمەوە. پرسیاری 28 ماوەی نێوان لە خەو هەستان و چوون بۆ خوێندنگە چەندە؟ هەمیشە دەبی یەکسەر ئەمن بزانم کاتی سەرەتا کامەیە. لە خەو هەستان سەرەتایە، چوون بۆ خوێندنگە کۆتاییە، چونکە ماوەی لە مابەینی ئەو دووەی دەوێ. کاتە چوون بۆ خوێندنگە کۆتاییە، لە خەو هەستانیش سەرەتایە. ماوەکەشی دەوێ دەچمە لای چوون بۆ خوێندنگە، ئەوە کۆتاییە، لە خەو هەستان سەرەتایە، کۆتا کەم سەرەتا، ماوەکەم بەدەست دەکەوی 7:35 کەم 6:42. هەفت و 35 کەم 6:42. چونکە هەردووچیان پێش نیوەڕۆیە پێویست ناکە 12 لۆ کاژێرەکان زیاد کەم، بەڵام چونکە خولەکەکان 35 کەمترە لە 42 ناچارم یەک کاژێری خورد کەمەوە بیکەمە 60 خولەک کۆی کەمەوە لەگەڵ 35. کەواتە 35 کۆ 60 یەکسانە بە 75. کاژێر هەفت کاژێریش بووە 6 چونکە خوردم کردەوە، 35ش بووە 75. ئێستا 75 42 لێ بڕوا 52 لێ بڕوا 3، 7 4 لێ بڕوا 3، 6 لێ بڕوا 0 واتە ماوەکە تەنیا 33 خولەکە. 0 کاژێر پێی ناوێ بنووسم کاژێر، بەڵام ئەگەر نووسیشم هەڵە نییە، تەنیا بنووسم 33 خولەک ماوەکەیە 33 خ. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە لێرە بچمە لای ماڵپەڕی ئینتەرنێت، لە سەرەتایەکەی دەست پێ بکەم 6:42 هەتا 7:35 بزانم دەکات چەند. 6:42 پێش نیوەڕۆ، کەواتە 6:42 پێش نیوەڕۆ 6 و 42 ئەوە 7:42 6:42 ئەوە 6:42 لێرە 6:42 AM. ئەوجە ئێرانە بیکەمە 0 هەمووی. ئێستا بژمێرم بچمە لای کاتی کۆتایی کە دەکاتە چەند بوو کاتی کۆتایی 7:35.
بیلەکەی بسوڕێنم هەتا دەبیت تا 7:35 لێرە بیخینمەوە 7:35 7:35 ئەوجە ئێرە بخینمەوە بزانم کردیا چەند کردیە 53 ئەدی هەڵەی من لە چێیە 6:42 هەتا 7:35 بوو مەڵێ دەنا ئەمن لێرە دەبی هەڵم کردبی 7:35 بێگومان هەڵم کردیا هەر هەڵەکی گەورەش لێرە دیارە 35 لەگەڵ 60 کۆی بکەمەوە کو دەکا 75 دەکا 95 ببوورن دەکاتە 95 95 کەواتە لێرە 7 بووە 6 35کەش بووە 95 ئێستا لێ دەرکردنەکە 5 دوی لێ بڕوا دەکاتە 3 9 چاری لێ بڕوا دەکا 5 و کردیا 53 خولەک لێرەش دەکا 0 53 خولەک لێرەش 53 خولەک بوو هەر باشە ئەو ماڵپەڕا هەیە ببوورن ئەو جا بێمە لای پرسیارە چی دیکە پرسیاری 29 کامیان نازام ئەو وشەیە مانای چییە زۆرترە یان زوورترە بەخۆی ڕەنگە بیانەوێ بنووسن زۆرترە بەس نووسیتیان زوورترە کامیان زۆرترە ئایا ماوەی نێوان گەڕانەوە لە خوێندنگە و یاریکردن ئەوە دەستپێکە گەڕانەوە لە خوێندنگە یاریکردنیش کاتی کۆتاییە یان ماوەی نێوان یاریکردن دەستپێکە و نان خواردن کۆتاییە کەواتە دەبی دوو ماوەی دەربینم یەکەچیان یاریکردن کەم گەڕانەوە لە خوێندنگە ئەوی دیکەشیان خواردنی ئێوارە کەم یاریکردن بەجارێ یاریکردن و گەڕانەوە یاریکردن کۆتاییە گەڕانەوەش دەستپێکە 3:28 کەم 11:43 3:28 دوای نێوەڕۆیە دەبی 12 لۆ زیادکەم 3:28 کەم 11:43 3 و 11 3:28 11:43 چونکە 3 دوای نیوەڕۆیە 12 کاژێری زیاد دەکەم لۆ ئەو کاژێرەی 3 لەگەڵ 12 یەکسان دەبی بە 15 کاتە لێرە دەنووسم 15 چونکە 28ش کەمترە لە 43 لە کاتی لێدەرکردن کەواتە یەک کاژێری خورد دەکەمەوە دەکاتە 60 خولەک کۆی دەکەمەوە لەگەڵ 28 60 و 28 دەکات چەند 60 و 28 دەکاتە 88 کەواتە لێرە دەبیتە 88 کاژێرەکانیش بوونە 14 چونکە یەک کاژێرم خورد کردەوە کەواتە 14 و 88 کەم 11:43 ئێستا لێدەرکردنەکەی ئەنجام دەدەم 8 کەم 3 یەکسانە بە 5
8 کەم 4 یەکسانە بە 4 و 14 کەم 11 4 کەم 1 دەکاتە 3 1 کەم 1 دەکات 0 ماوەکە 3 کاژێر و 45 خولەکە. بزانم ڕاستە یان نا. 11 و 43 3 و 28 11 و 43 ئەوە 11 ئێستا 43 ئەوە 11 و 43 دەستپێکەکەیە سەرەتایەکەیە ئێرەش کاژێرەکان و خولەکەکان دەکەمە 0 ئێستا دەچمە لای کاتی کۆتایی چەند بوو 3 و 28 دوای نیوەڕۆ 3 و 28 میلەکان دەسوڕێنم هەتا دەگەمە لای 3 و 28 کە لێرە دەیخینمەوە ئەوە 3 28ش ئەوە 28 3 و 28 ئێستا 3 کاژێر و 45 خولەک دەرچوو 3 کاژێر و 45 خولەک ئەمنیش 3 کاژێر و 45 خولەک ئەو جارەی هەڵام نەکردیە دەنووسم 3 کاژێر و 45 خولەک پیتی ئوش لە مابەینێ 3 کاژێر و 45 خولەک 3 ک و 45 خ ئەوە جارێ تەنیا ئەو ماوەیەم بەدەستات گەڕانەوە لە خوێندنگە و یاری. ئێستا دەچمە لای خواردنی ئێوارە و یاریکردن بزانم ئەو ماوەیە چەندە بەڵام ئەمن نەدەبا بە مسڕی باوە چونکە پێویستم پێیتی 3 کاژێر و 45 خولەک با لێرە بینووسم 3 کاژێر و 45 خولەک بوو ئێستا دەسڕمەوە ئەوانە هەتا ماوەکەی دی دەربینم ئەو جە بەراورد کەم ئەو جە بزانم کامیان زۆرترە ماوەکەی دی چ بوو لە خەو هەستان یاریکردن و لە خەو هەستان یاریکردن و لە خەو هەستان سەرەتایە یاریکردنیش یان ئەو نەبوو ببورن خواردنی ئێوارە و یاریکردن خواردنی ئێوارە و یاریکردن 6 و 51 کەم 3 و 28 6 51 3 28 هەردووچیان دوای نیوەڕۆیە پێویست ناکات 12 کاژێری زیاد کەم یەکسەر کەمکردنەکە 11 کەم 8 پێنجەکەی خوڕ دەکەمەوە دەبیتە 4 یەکەکەش دەبیتە 11 کەم 8 یەکسانە بە 3 4 کەم 2 یەکسانە بە 2 6 کەم 3 یەکسانە بە 3 لێرە 3 کاژێر و 23 خولەک ئەوەش 3 کاژێر و 45 خولەک کامیان زۆرترە ئەوە دیارە ماوەی نێوان گەڕانەوە لە خوێندنگە و یاریکردن تۆزێک زۆرترە. ئێستا دێمە لای پرسیاری سی وەکو دەبینین زۆر ئاسان نییە دیتنەوەی ماوە کاتێک دوای نیوەڕۆ و پێش نیوەڕۆژ هەبی بە تایبەتی ماوەی نێوان لە خەو هەستان و یاریکردن چەندە لە خەو هەستانەکە سەرەتایە یاریکردنیش کۆتاییە لە خەو هەستان سەرەتا و یاریکردن کۆتاییەکەیە بزانین ئەو ماوەیە چەندە 3 و 28 کەم 6 و 42 3 و 28 کەم 6 و 42 3
ئێستا چونکە 3:28 دوای نیوەڕۆیە 12 کاژێری لۆ زیاد دەکەم دەبیتە 15 دەنووسم 15 ئەوجا چونکە 28 گچکەترە لە 42 کاژێرەی خورد دەکەمەوە دەیکەمە 60 خولەک کۆی دەکەمەوە لەگەڵ 28 چونکە لێ دەرکردنە دەبی سەرەوە گەورەتربی لە ژێرەوە 15 دەبیتە 14 کاژێر 28 کۆ دەکەمەوە لەگەڵ 60 دەکاتە 88 ئێستا 88 42 لێ بڕوە 8 2 لێ بڕوە 6 8 4 لێ بڕوە 4 14 6 لێ بڕوە دەکاتە 8 ماوەکە کردیە 8 کاژێر و 46 خولەک ئەگەر بمەوێ ساخکەمەوە دەچمە ماڵپەڕی کات کاتی سەرەتا دەنووسم 6:42 کاتی کۆتایش 3:28 6:42 کاتی سەرەتا 6:42 6:42 نووسی کاتی سەرەتا پێش نیوەڕۆ ئێرە ڕیسێت دەکەمە 0 ئەوجا کاتی کۆتاییەکەش دەنووسم کە 3:28 بوو 3:28 کەواتە دەیان سوڕێنم ئەو میلەی هەتا دێمە لای 3:28 ئەوە 3 ئەوجا 28ش دوای نیوەڕۆ 3:28 دوای نیوەڕۆ کردیە 8 کاژێر و 46 خولەک 8 کاژێر و 46 خولەک بزانم هەڵام کردیان نا 8 کاژێر و 46 خولەک دەنووسم ئەوها 8 ک و 46 خ کاتەکە هەمیشە ماوەکە ئەوها دەتوانم بینووسم پرسیاری 31 پرسیارەکی هەتا بڵێ زەحمەتە و زۆریش پرسیارەکی جوانە ماوەی نێوان نووستن و لە خەو هەستان نزیکەی چەندە بە نزیکەی دەوێ نازانم ئەوانی دی نزیکەی نەبوو بەس لێرە نزیکەی ئێستا دەبی بزانم کاتی دەستپێک کامەیە نووستنەکە دەستپێکە لە خەو هەستان کۆتاییەکەیە نووستن دەستپێکە لە خەو هەستانیش کۆتاییەکەیە واتە ئەمن ئەو پرسیارەی دەچم بە چونکە تۆزە قورسە ڕوونی کەمەوە کوبیرکردنەوەکە کۆ دەچم بە کاتژمێر بە ماڵپەڕ دروستی دەکەم کاتی دەستپێکەکەی کاتی نووستن ئەو کاتەیە دەستپێکە 9:30 خولەک و کاتی لە خەو هەستانیش کۆتاییەکەیە دەستپێکەکەی دروست دەکەم 9:30 پاش نیوەڕۆ 9:30 ئەوە 9 ئەوەش 30 دوای نیوەڕۆ نەک پاش نیوەڕۆ دوای نیوەڕۆ 9:30 خولەک دوای نیوەڕۆ PM ئێرە دەکەمە 00 ئەوجا میلەکان دەسوڕێنم هەتا دەگەمە سەر کاتژمێر 6:42 پێش نیوەڕۆ 6:42 پێش نیوەڕۆ 10 شەو 11 شەو 12 شەو 1 بەیانی 2 بەیانی 3 بەیانی 4 بەیانی 5 بەیانی 6 بەیانی
و 6 6 6 32 ئێستا تەمەشا دەکەم بزانم چەند کاژێری پێچوو نووسنەکە چەندە 9 کاژێر و 12 خولەکە 9 کاژێر و 12 خولەک ئەگەر بە نزیکەیبی تەنیا دەنووسم 9 کاژێرە 9 کاژێر لێرە دەنووسم 9 کاژێر وەڵامەکەی 9 کاژێر ئەگەر بە نزیکەیبی ئەگەر نا هەمووی دەنووسم 12 خولەک. پرسیاری 32 بارزان وا دەزانێت کە ماوەی نێوان گەڕانەوە لە خوێندنگە و نووستن بریتیە لە 2 کاژێر و 13 خولەک. ئایا بارزان لەکوێ هەڵەی کردووە؟ با بچم بزانم کامە دەستپێکە کاتی سەرەتایە ماوەی نێوان گەڕانەوە لە خوێندنگە و نووستن. کەواتە گەڕانەوە لە خوێندنگە دەستپێکە نووستنەکەش کۆتاییە یان گەڕانەوە لە خوێندنگە سەرەتایە نووستنەکەش کۆتاییە دەبی ئەم بچم کاتی کۆتایی کەم کاتی سەرەتا گەڕانەوە لە خوێندنگە ئەوە سەرەتایە 9 کەم 11 چونکە 9 دوای نیوەڕۆیە دەبی ئەمن 9 بینم 12 شیلۆ زیاد کەم 11 9 11 9 خولەک 11 خولەک لێ دەرکردن بزانم ماوەکە چەندە چونکە 9 دوای نیوەڕۆیە 12 کاژێری لۆ زیاد دەکەم 9 کۆ 12 یەکسان دەبی بە 12 لەگەڵ 9 2 9 11 دەکاتە 21 کەواتە نۆیلا دەبەم دەنووسم 21 دوایە تەمەشا دەکەم خولەکیش 30 گچکەترە لە 43 یەک کاژێری خورد دەکەمەوە 60 خولەک کۆ دەکەمەوە لەگەڵ 30 دەبیتە 90 و کاژێرەکانیش دەبنە 20 21 نا 20 ئێستا 20 و 90 کەم 11 90 0 کەم 3 نابی 10 کەم 3 7 نۆیەکە بووە 8 کەم 4 دەکات 4 ئەوجا 10 کەم 1 دەکات 9 و لێرە دووەکە بووە 1 کەم 1 هەر دەکاتە 0 پێویست ناکەم بنووسم کەواتە ماوەکە 9 کاژێر و 47 خولەکە ماوەکە 9 کاژێر و 47 خولەکە لەو کاتی کە گەڕانەوە لە خوێندنگە هەتا کاتی نووستن 9 کاژێرە ئەگەر بچم بە کاتژمێریش درستی کەم کاتی سەرەتا 11 کاتی سەرەتا 11 و 11 کاتی سەرەتا واتە 11 واتە پێش نیوەڕۆ پاشان بینم ئێرانە بیکەمەوە 00 کاژێرەکان و خولەکەکان ئەوجا کاتی کۆتاییەکەش بژمێرم کە بیان سوڕێنم میلەکان هەتا دەکەونە سەر
9 خولەک پاش نیوەڕۆ 9 خولەک پاش نیوەڕۆ ئەوە 7 ئەوە 8 ئەوە 9 لەگەڵ 30 ئەوجە کاتەکەی لێرە بخینمەوە 9 کاژێر و 47 خولەک 9 کاژێر و 47 خولەک ئێمنیش 9 کاژێر و 47 خولەک ئەو جارەی هەڵە من نەکردیا. بارزان لەبەر چ هەڵی کردبوو بارزان بزانم چی کردیا چووە نووسیتی 2 کاژێرە دیارە بارزان هینایەتی کاتی سەرەتا کاتی دەستپێکی کەم کاتی سەرەتا کردیە بە پێچەوانەی کردیا لەبەر هەندێ ئەو هەڵەیەی ڕەنگە کردبی بەڵام دەبی بەخۆی کاتی کۆتا کەم کاتی سەرەتا. خوێندکاریژیر لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 58 دێمە کۆتایی ئەو وانەیە کە هەرچەندە وانەیەکی زۆر ئاسان نییە دەربارەی کات و لێدەرکردن بە ئەژمێرکردن چونکە لێرە کاژێر و خولەک تێکەڵاوە زۆر ئاسان نییە ئەژمێرکردن وەکو ژمارە بەڵام هیوادارم ئەوانەیە تۆزێک سوودی هەبی و تۆزێک کاتەکان ڕوونتر بی هەتا وانەیەکی نوێ هەر بشی.